بە ڕێژەیەکی زۆر هاوڵاتی داوای چەسپاندنی سیستەمی لامەرکەزیەکە کە ڕێژەی سەدا 83 بەپێی ڕاپرسێکی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و ڕاپرسی کە لە نێوان چین و توێژە جیاوازەکانی شاری هەولێر ئەنجامی داوە 183 دانیشتووانی ئەو شارە داوای سیستەمی لامەرکەزی دەکەن. ئێمە وەکو گروپی لامەرکەزی هەولێر کە لەلایەن پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن سەرپەرشتی دەکرێت هەستین بە ئەنجامدانی ڕاپرسێک سەبارەت بە پرسی لامەرکەزی و دابەشکردنی دەسەڵات لەسەر ئاستی پارێزگای هەولێر کە هەموو قەزا و ناحیەکان دەگرێتەوە. ئێمە ئەو ڕاپرسێمە ئەنجامدا سەبارەت بۆی ڕاوسەرنجی هاوڵاتیان وەگری سەبارەت بە پرسی دابەشکردنی دەسەڵات و سەبارەت بۆ قوڵکردنەوەی دیموکراسی لەسەر پرسی لامەرکەزی. ئێمە ئەو پرسا لە راپۆرتێک باسمان کردووە کە بە شێوەیەکی زۆر ورد کە لەسەر بڕم بە شێوەیەکی گشتی لەسەر پارێزگای هەولێر و بە شێوەیەکی یەکتر بڕ لەسەر قەزا و ناحیەکان باسمان کردووە. 1500 فۆرمان بەسەر هاوڵاتیان دابەش کردووە بە شێوەیەکی بڵێن ڕاستەوخۆ کە دانیشتوانی ناوچەکان بن کە خۆیان پڕی دەکەنەوە بۆ ماوەی 15 ڕۆژ لە 15 نۆڤەمبەر بۆ 30 نۆڤەمبەر راپۆرتەکەمان ئەنجامداوە. سیستەمی مەرکەزیە دوای کردووە کە حیزبە باڵادەستەکانی کوردستان زیاتر خۆیان بسەپێنن و داهات و دەسەڵاتەکان بۆ خۆیان قۆڕق بکەن. سەرۆکی پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و ڕاپرسیش دەڵێت کاتێک سیستەمی لامەرکەزیە سەرکەوتوو دەبێت کە یەکە کارژێڕیەکان دەسەڵات و داهاتی تایبەت بە خۆیان هەبێت. ئەو دابەشکردنی دەسەڵاتە کە بە شێوەیەکی فعلی هەبێ خەڵک داوای ئەوەکە بەڵام قایمقامێک و مدیر ناحەیەک و ئەنجومەنی قەزایەکت هەبێت کە دەسەڵاتی هەبێ. دەسەڵاتی بەچیە بێ وەختێک هەبێ بودجەی لەبەردەسا بێ بودجەیەکی بۆ تەرخان بکرێ نەکو لەم لاو لەولا بە پەیوەندی علاقاتی حیزبی و علاقاتی شخصی بودجە پێیا بکرێ بەڵکو پێویستە بە قانون بە بودجەی ساڵانەی بودجەی ساڵانەیە کە پەسەند دەکرێت پێویستە هەر یەکێکی کارژێڕی ئەو بودجەی بۆ تەرخان بکرێت لەگەڵ ئەو داهاتانی کە خۆیان بەرهەمی ئەهێن لە ڕێگەی مرور و بڵێن سەرپێچی مرور و باجی دەرامەت و ئەو داهاتانی کە هەرێکی کارگەڕی بە نسبەی جیاجیا هەیەە و ئەمەش ئێمە پرسیارێکمان کردو بۆی کە ئایا چەندێک لەگەڵەوەی ئەو داهاتانە بۆ قەزاکەی خۆت یا بۆ یەکە کارجارەکەی خۆت خەرج بکرێتەوە زۆرینەی لەگەڵەوەدان کە ئەو داهاتانە کە داهاتی ناوخۆین و یەک کارجارەکانان بەشی زۆری لەگەڵەوەیە کە بەشی زۆری ئەو داهاتە بۆ جادەوبان بۆ خەستەخانە بۆ قوتابخانەی یەکە کارجارەکە خۆی سەر بکرێت. پەیڕەوکردنی سیستەمی مەرکەزیەت لە هەرێمی کوردستان ڕۆتینات و نادادپەروەری لە دابەشکردنی داهاتەکاندا دروست کردووە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش پێی وایە سیستەمی لامەرکەزیەت لە خزمەتی خەڵک و تاکدایە بەڵام حیزبە باڵادەستەکان لە ترسی لە دەستدانی بەرژەوەندیەکانیان نایانەوێت ئەو سیستەما جێبەجێ بێت. لە عێراق بەگشتی وە لە هەرێمی کوردستانیشە بە تایبەتی حزب حکوومەتداری دەکاتن حزب دەسەڵاتی لەسەر جونگەکانی بەڕێوەبردن هەیە بۆیە بە هیچ شێوەیەکی حەز بەوە ناکە دەسەڵاتەکان شۆڕکاتەوە خوارێ بیدەت بە خەڵک کەسی تر هەردەم حەزەکاتن لە دەستی خۆیان بێ لە دەستی ئەو کەسانەش بێتن کە خۆی دەیەوێت نەک تەنها هەموو کەسێکیش لە ناو حکوومەتداریە تەماشا دەکەین لە هەرێمی کوردستانە تەماشا دەکەین ئەوەی کە دەسەڵاتی بەدەسەوەیە تاکە دام و دەستگا نییە یعنی حکوومەتێک نییە سیستەماتیک بێتن و بۆی بە سیستەم شتەکان بڕواتن بۆ من ئێمە بینیومانە لە خولەکانی ڕابردوو کاتێک کە تابادولی سەرۆکی حکوومەت دەکرا واجوێ بیست بووین کەوا ژوورەکەشی قفڵ دراوە سەرۆکی نوێ ناتوانێت بێتێت ئەم ژوورەوە ئەمانە پێی دەوترێت بەدەر لە سیستەم بەدەر لە حکوومەتێکی شۆڕبۆی دەسەڵاتەکان بۆ خوارەوە کە ئێمە ئێستا قسەی لەسەر دەکەین مەسەلەی لامەرکەزیەتە بۆیە بفعلی هەموو کاتێک کە حزب دەسەڵاتی لەسەر بەڕێوەبردننی حکوومەت هەبوو سیستەم نەبوو ئەو کاتە بەفعلی لە زەرەرمەندی کۆمەڵێک شەخصە کە بەرژەوەندیان لە ئەوە نایەتن کە حکوومەت بە شێوەیەکی لامەرکەزیەدا جێبەجێ بکرێت. لامەرکەزیەت بریتێ لە دابەزاندنی دەسەڵات و بەرپرسیارەتەکان لە ناوەندەوە بۆ ئاسە سیاسی و ئیداریەکانی پارێزگاکان بۆ بەو سیستەمە حکوومەتی خۆجەی پارێزگاکان دەتوانن ڕاستەخۆ بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران پرۆژەکان وەگەر بخەن و خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەن و ژمارەی زۆریش لەو کێشانەی کە بەهۆی سیستەمی مەرکەزیەتەوە دروست بووە کۆتاییان پێبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.